بانی باش کاک سۆران هەرە سێرە نەکە هیچ نامێتیان نەبوو بۆ من تیانە بوو وڵات سێرم کرد چییە نام و بواتۆ هەروڵا لە وەزارەتەوەی وەزارەت یارمەتیە سەیری فەرموو هەموو پەڕێت چییە هەر زۆرە بەخوا خوا ڕەحم کە کاک ئازاد دەڵێن پەڕەی زۆر باش نییە ڕاستە بەڵام شەر نییە هەموو جارێ وابێ ئەی خۆیانی چیان پێنەوتی نەوەڵایەتیان پێنەوتم بەس دوای نیۆڕۆ موعدمێ لەگەڵ VVM زۆر چاک وەرە بەیەکەوە ئێستا چین سەریکی قاموسەکەکەین بەشکم خواب کاشتێکی لیالکڕێنم والله هزار جار کاک بابڕێک سۆران فەرموو کاک سۆران نەفەرموو فەرموو فەرموو کاک سۆران بەخێر بە یاخۆ باسی بەخێر بەسەر چاو فەرموو دانیش خەندە جانستە باشی بەخێر بە یاخۆ یاخوا باش بۆ چاکەش حازرم چایەکە بۆ دەستەکانی خۆش وەڵایی چام خواردووە زۆر سپاس ڕووناک جوابی وەزارەتمان بۆ هاتووە زانی نەگەتیفە بەڕاستە وانە ڕووناخان هێشتا تەچید نیم تخوا زەحمە نەبێ قاموسە با سێرێ بکەین قاموسەکە لە شوێ ڕووناک ئەو تا ئاخەندە گیان ئەو قاموسی بەرێ بە قوربان دەست خۆش خەندەخە فلوختلین نیت فلوختلین کاک سۆران نیت فلوختلین چییە؟ بابا نیت فلوختلین بە کوردی یعنی نابێت ئەوەی خۆ کاک سۆران ئەو کاغەزان نایتێ Ja, hier heb je een advocaat voor nodig. Sorry, English? You need a lawyer. Oh. Kijk, bashting hallowe chawarri VVN-ەکە بکەین. Ja, VVN, ja. Vluchtelingenwerk, dat klopt. کاتە دوای نیۆڕۆ دەچین بۆ ئەوێ ئەوە باشترە کاک. دانکو Oké. Inderdaad, we hebben een advocaat nodig. Sorry, in English? We need a lawyer to give a petition. Yes. محامیتان پێویستە بۆی ئیستێنافی کابوتان. First we have about a row house. ئەڵێ ئەبێ سەر لەسەر ئەو خانووە قسە بکەین کە بۆتان دەرچووە ڕوا هاوسەکە. In that village is a house. It was empty. All the stuffs are in, but there's nobody living there. ئەڵێ خانۆکە هەموو شتێکی تایە. تەنها بۆ خۆتانە. سەر بەخۆی و پێویستان بە هیچ شتێکیش نابێتایە. Dit is het adres. En hier zijn de buskaartjes. Nog vragen? Any questions? And for the Astatos. Yes, we make an appointment with the lawyer and all's going well. کاگازاد ئەڵێ هیچ کۆڵی پێوە هەڵمەگرن. خۆمان نامانووسین بۆ مەحامی و خۆمان قسەیان لەگەڵەکەین و جوابی ژێنەوە بە خۆتان. بەڵێ. هو عنوانك اللاية ان شاء الله عشان نكون نشرحوه كمو نظام الميوانية
شاخ داخلية سم خوێرە کوردستان نییە گوێ بگرە باش شتێکت بڵێم وا دانێ ئەمە هۆڵەندایە ئەگەرێکی هێلکەیەک لەسەرەوەی هۆڵەندا دانێ لە خوارەوە خەڵک چاوی لێ دۆنگە تەختە ڕوونا کەسە گەیشتی کەسە باڵکەوە گەیشتی وەک شوێن وەخت تەواوە بەس نازانم بۆ کام لاوە بڕین نایزانم عنوانەکە خۆم وای من چوزانم چی بکەین؟ Meneer Azad Kadir? Ja, ja, Azad. Hallo. Ja, Azad. Karin Visser, vluchtelingenwerk. Oh. Hi. Zal ik uw tassen even achter op de fiets doen? Ja, oké. Ja? Goed zo. En dan gaan we die kant weer op. Komt u maar mee. Het is niet ver. Dichtbij. U spreekt dan Nederlands? Beetje. English. Koerdisch, Arabisch. Oh, nou dat spreek ik weer niet. Aha. En jij? Spreek jij al een beetje Nederlands? Jawel. Ja? Wat is jouw naam? Gamma. Oei, dat is een mooie naam. Dit is jullie huis. Komt u verder? Oh nee, dat hoeft niet. Het is uw huis. Goed. Als u nog vragen heeft of er zijn problemen, kunt u ons hier bereiken. Ons kantoor zit 10 kilometer verder. En in de schuur staat een fiets. Oh ja. U kunt fietsen? Ik? Ja? Ja, ja. Heel goed. U kunt ook fietsen? پاسی لەوێ نەی Nee. نەی بیبی Oh ja. تخوا پێی بڵێ بزانە لەم دی ئێمە هیچ خێزانێکی دی ئەجنەبی لێیە ئەندرە مێنسن from عێراق ئێران ئەفغانستان Nee, u bent de eerste vluchteling in dit dorp. لەواچێ ئێمە یەکەم ئەجنەبی بین لەم دێە Verder geen vragen meer? نەی دەنگ و Dan wens ik u echt heel veel plezier in dit huis. We zullen elkaar vast zeker weer zien. We will meet. Ja? Oké.
خەندەگیان ئەوە خوارەوەشم بۆ حازر کردی سەریشم بۆ حازر کردی جا حەزەکەی لە کوێ بنووی هەم بە قوربان دەی بەساقەی بە مەوێ لەسەرەوە بنوێ دەی باڵکەوە ئافرین کچە جوانەکەم قوربانی بم گوڵە باخ چییە بەساقەوە چییە بە قوربانە الله لەم ژوورە خۆشە لەم جێگا خۆشە خەندە زۆر خۆشە جێگاکەی بەس لەوە چی بەدڵی نەبێ بۆ نازانم جێگاکەی خوارەشم بۆ حازر کردووە ئەمەی سەرشم بۆ حازر کردووە کەچی نانوێ نانە عاقڵە لەسەرەوە نوێ منەش زانم بۆچی لەسەرەوە نوێت بۆ خوارەوەی داناوە بۆ برا بچووکەکەی ناوسچیدایە ئەزانێ ئەو مناڵە بەبێ ناتوانێت بە قاڵدرمەکانە سەرکەی وەنیا خەندەیجان ئەم شۆ لێرە بن و تاقی کەرەوە ئەگەر ناخۆش بوو سبێ شۆوەرە لای ئێمە بن و باش ئافرم باوکی من دەوەرە ماچەکەشم بەرە دەی دی شۆ باش شۆ باش بەساقە قوربانێ بوو ئەگەر خەبەری بۆ شەوێ وەرە من هەستێنە باشە بەساقە بم باش قوربانی شو باش Hello. €10,85 graag. Ja. En 85 cent? Nee. De kopjes terug. Nee, gezegd. Sorry. هناك هو كوارتز داركم اوی والله لەسەر بینی جووە دەتی خۆ فەرموو ئەزانی پارەی تەواوم پێ نەبوو وەرە ئەوەڵ ڕۆژ بە بچیتە بازار و پارەی تەواویش پێ نەبوو وەڵڵای تەریەک بووم بەگوێ مێریەکەی چی ژوێنەیەمێ یەک ڕیزی دوور و درێژ لە پشمەوە وەستا بۆ هەموو دەمیاندا چقانە بوو هەموو حەپە سابوون وەڵڵای تک عەرەقم ڕەش ئەرە تۆ پێم بڵێ بزان بازاڕەکەی گەورەیە بچووکە چۆنە خراپ نییە چاکە بۆ پێکەم ئەرە وەڵا با تۆزە خەستیش بێت خوا چۆنی بابە تۆ چۆنی باوکی من خەندە ئەم جارە بچمە بازار ئەبێ بێی لەگەڵم هیچ دەبێت تۆ تۆزە زمانە زانی باوکەی ژیان هاتیم بۆ کڕیوی شیلکە شیلک سپاسدارم شایانی نییە وەرە پێم بڵێ زانکەوی ئەم شەو چۆن خۆش بوو ناخۆش بوو جێکە و خۆش بوو باش بوو زۆر ئەوە چاکە باشە گیان
Hoi, hoe is het met jou? Goed. Ja? Ja, prima. Met Oh, jou ook alles goed? Goed, ja. Het lopen, het gaat wel weer, Ja, mooi dus zo. Ja. lekker hoor. Ja. Ja. Hey, heb je gezien dat hij in zijn tuin bezig is? Ja, inderdaad, maar ja, misschien is hij wel tuinman. Wat ik me afvraag, hè? Hoe ze nou zo'n huis kunnen krijgen, zomaar. Nou, krijgen. Ja. Nou, ik denk dat dit tijdelijk is hoor. Tijdelijk? Ja. Hoezo? Nou, de gemeente heeft dat speciaal ingericht voor bijzondere gevallen, zal ik maar zeggen. Sombere gevallen. Ja. Hé, maar je weet niet waar die vandaan komt. Nee, nog niet. Dus, Oh, klinkt spannend. ja. Hé, ik Oké, hoor nog. goed te zijn. Tot ziens, hè. Jo, dag. Dag buurman, Hallo, waar kom je vandaan? ik Koerdisch. Oh, waar is dat? Saddam Hussein. Oeh, nou weet ik waar je vandaan komt. Nou, Saddam Hussein, gevaarlijk. Ja. Ja, maar je tuin doe je netjes. Prima. Wil je die van mij ook doen? Sorry. Grapje. Nee, ik ben Hans. Ik Azad. Aangenaam. Sorry, niet ik begrijp. Engels? English? Koerdisch, Arabisch. Oeh, dat kan leuk worden. Nou, ik woon daar. چی خنده باوکە جان بووە بێتاقەتی بابا ناچمەوەتر بۆ مەکتەب بۆ باوکە مەکتەبمێ زۆر بەخێرای قساکەن هیچ بە کورتی قسە ناکەم ئەمیان گاڵتەیان پێکردم لە کاتی ناوخواردنەکەیە ئەمیان خێزیان لێکەوە ئەزانی بۆ چونکە دایکی ئەوان نازانن وەکو دایکی تۆ خواردنی خۆش دروست بکەن زۆر بە پیسی سێریانە کرد چۆن ئەوە قەینا باوکی من بەیانی خۆم لەگەڵ تایان بۆ مەکتەب و لەگەڵ مامەساکەش تاقساک باش کومرە خەش عادی پێ بکەنە فەرمەمێ دایم ئاوا بوو بابا باسکیلەکەت دەرهێنا توان بێمە پشتە ئەی چۆن ناتوانانی ئەوە ناسی ئەوە دراوسەکەمانە هەلۆ Hallo. هەلۆ Ik ben Hans. ik ben Genda Ganda? Wat betekent dat? Ja, wat is dat? glimlach Ja, natuurlijk, ja. Ooit had ik ook zo'n kleine dochter, maar die is nu heel groot. Denk je dat wij vrienden kunnen worden? ئەزانی ئەواڵێتی خەندا بەڵێ ئەڵێ کە کچێکی بچووکی هەبووە بەس ئەو ئستە گەورەیە خۆی ئێوێ ببێ بە ڕەفیقم ئۆ دانکو Hallo, dag. Ik ben Hans. Ik, Ronak. Nou, zo te zien krijg jij vandaag of morgen een zus of een broertje. Ja Leuk. thee drinken Nou, nu niet. Misschien een andere keer. Ik heb nog wat te doen. Goed? Oké. Hallo. Dag. Hallo. Dag.
دەگیار ئاچینە ژوورە بەخۆ. ڕووناکجان قەی ناکە تا تۆ نانەکە حازرەکەی من پیاسەیە بە خەنداکەم بە پاسیلەکە. لە باشە کاتە جانتاکەم بەرێ وەرسەکەەوە زووێنەوە ئازوینەوە سەرکەوتی؟ بەڵێ. بەبەکەمان چییەکە؟ دستووە خەوی خێری بێ. ئەزانی ڕووناک بە تەمام بەیانی بچم بۆ مەکتەبەکەی خەندە. بۆ؟ ئەیزان ئەمڕۆ بۆ چوا بێتاقەت بوو؟ کوڕە هیچ نییە مناڵی تر وردە وردەڕایەت. وڵی هۆڵندێکەشی باشە ئەمڕۆ لەگەڵ دراسێمانە زۆر جوان قسەیەکە. ئازاد ئەزانی ئەو پیاوەی دراوسێمان پیاوێکی چاک دیارە؟ کێ هانس؟ خراب نییە. لەوا چێ بە تەنهاش بژی؟ وای ڕووناک دایمە کە سیلانیە و هەر لە ماڵی شەوەیە. باشە چۆن؟ ڕەنگە ژنەکەی مردبێ یان جاو بنەتەوە. باشە بەو تەمەنی پیە و جیابوونەوە ئەوەی من بیستومە لە وڵاتە ئەوەی ئاسانە جیابوونەوەی. ئەی باشە کێ خواردنی بۆ لێنێ کێ ماڵی بۆ پاکاتەوە؟ خوار ڕاستەکەی ڕووناک ماڵی بێژن کەلاوەیە. بەڕاستە؟ بەڕاستمە بە تایبەتی ماڵی بێتۆ. ماڵی بێتۆ بە شەرەفم پولێکی قەڵب ناهێنێ. ئەم قسە خۆشانە زەزانی؟ هورە قسەی لەوە خۆشترە زانم تۆ تاو ڕووم تێکە. Goedemorgen. Meneer Kadir, kom verder. Hoi, Ganda. Gaat u zitten? Alles goed? Ganda, niet goed. Ja, kinderen pisten. Oh, pesten. Ja, het zijn kinderen, hè? Kinderen kunnen heel hard zijn voor elkaar. Dat is moeilijk voor jou, hè? Meneer Kadir, ik heb u tijdens ons kennismakingsgesprek al gezegd dat wij geen ervaring hebben met buitenlandse kinderen. Maar wij zullen wel ons best doen. En ik denk ook dat Ganda nog een beetje tijd nodig heeft om te wennen. Het is tijd om naar de klas te gaan. Ga je mee? Tot ziens. Dank u. Kinderen, hebben jullie allemaal je boek open op bladzijde 46? Ja, nog niet. Vandaag wil ik het met jullie hebben over Koerdistan. Ganda, wil jij eens even naar voren komen? Vertel eens, hoe zeggen jullie goeiedag? Roshbash. Roshbash. Zullen we allemaal Ganda in het Koerdisch begroeten met Roshbash? Laat maar eens horen. Roshbash! Goed zo. En Ganda, kun je ons nu op de kaart aanwijzen waar jouw land is? Hier. Juist, in Irak. Dankjewel. Ga maar weer zitten.
Hey, Hey, Hans. Saskia, Hallo. hoi. Hoe gaat ie? Ja, lekker. Ja? Goed. Ach, Ja, mooi. ja. Ja, dat is prachtig zo, hè. Ja, Lekker, joh. Ja. Hey, weet jij al waar jouw nieuwe buren vandaan komen? Ja, ja, het zijn Koerden. Gevlucht van Saddam Hussein. Oh, Irakezen dus? Ja. En zij is nog zwanger ook, hè? Ja, en ze hebben een dochtertje. Ach, ja. Zijn het vluchtelingen? Ja, maar dan zonder verblijfsvergunning. Oh. Dus, ja. Hey, heb je er veel last van? Ach nee, joh, het zijn hele rustige mensen. En, ja. بجي باش الله على وين يوقفتها يا الرجل يرى واش يا خنده امرو شو بلا مكتب باجوي بله تبقى كردي بمنا على كان نموت روش باش وانيش بمن يانوت روش باش اي افرم ايه وبشاني شمال كردستان لتشوية نظر خريطة بله زور باشا افرم اي دلو خوش بو بله زور چاک رونا جان امرو چی بلای سوزا فروشگا أنا والله شو زور چاک والله مزاني شي چی أم خاكي دين زور سيدي بو بنوعي جوا سيدي أنا كردم هرما برسا عندي خوي بشوكا خلقك ايه هر همو يكتير ناسن هر ايمين غريبين تيا بقربان جوش ميري زور ناخوش بو زانم ناخوش بلام جوشي ميري تاك دسكان خور بشون رازانو تبير عافيتان بيت علم يك دوي شينا نيرين بو خانس والله قر حزكي نيرين بخنداي نيرين انا والله زاجر بابا بستو جورا باش سرچا منيش دواني بكره قابك وباسار نبيتو بكره دبرو باكم ليرو تشاندو Ja, Wat is het? dit is kifter. Koerdisch eten. Alsjeblieft. Dankjewel. Ik ben heel benieuwd. Lekker eten. Hallo. Buurman, bedankt. Ja, dag.
Goedemorgen. Hallo. Ik neem aan dat u Arabisch leest? Arabisch, Koerdisch. Ja, Arabisch. Binnen? Ja. Hallo, ja. Runa Guyana gaat. De waardse draadskamer. Ja. Hallo. 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 Goedemiddag. Hallo. 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 بزاف هيجي ناخون. Drinken? Cola? Ja, graag. Cola gewoon. Hoe bevalt het u hier in Nederland? Heeft u al een verblijfsvergunning? Een status? Nee. Ach, wat vervelend. Misschien kunnen wij u helpen. Helpen? Oh. Jij buren? Nee. Wij zijn op zoek naar mensen die niet geïnteresseerd zijn in oorlog. Waarom jij hier? Wij willen graag met u praten over het geloof. Over? Geloof. Het geloof. Dank u wel. Dank u wel. Oh, geloof. Geloof goed. Ja. Ik heb hier een boek over Jezus in het Arabisch. Oh. U mag het boek hier houden. Dan kunt u het rustig lezen. Wij komen dan een andere keer weer terug. We vinden het altijd boeiend om over het geloof te praten. En zo gaan wij van deur tot deur. In de bibliotheek hebben ze ook Arabische boeken. Oh. Aleti. bibliotheek مكتبة عامة عربي boeken يعني كتابي عربي الله اللي به زور ماشا. Ja. Kunt u lezen? Ja. We hopen dat u het boek goed leest. En bedankt voor de gastvrijheid. Hallo. Sterkte met de kleine. Baby. Ja. Ja. Tot ziens. Tot ziens. Hallo. عرب يمنالي أمانة عنوان إيمان لكل زيوة. دیارە مەشهور بووین بۆ ئاسێم قژەڕەشەتەوە بەس نییە من نیمە ئابێن ئۆکتێبم بەرێ بزانم چییە عربية. باسی دیانەتی مەسیحیەکە كلكشان نخواردەوە. ڕەنگە حەزیانە نەبوو بێ Hallo. Hallo. Probleem? Wat probleem? Oh, ik helpen. Ik helpen. Open. Hoezo open? Open.
ها Niet goed. Garage. Goed maken. Alsjeblieft en dank u wel. Nee. Ik helpen, niet gulden. Oh, dank u wel. Hallo. Dag. Dag. Hallo. Dag, hoe gaat het met u? Goed. Alles goed? Ja. Neemt u plaats. En hoe is het met uw vrouw en kind? Goed. Ja? Ja, dank u. Wilt u misschien een kopje koffie of thee? Nee, dank u. Wat kan ik voor u doen? Ja, vandaag brief. Dit is een kopie van het bezwaarschrift aan het ministerie dat de advocaat voor u geschreven heeft. The letter of the lawyer. Oh ja. Ja. Maar het is een heel goed bezwaarschrift dat hij geschreven heeft. Very good. Goed. Ik nooit zien de lawyer. Ja, maar meneer, ik weet dat hij de situatie in uw land heel goed kent. Ja. En bovendien ontvangt u nog een definitief antwoord van het ministerie. En daarom moeten wij wachten. Wachten. Wait? Wait. Ja, oké. Bedankt. Ja. Een brief? Dank u. Goed. Nou, tot ziens en de groet aan uw vrouw en kind. Dank u. Dag. Dag. خنده جان زۆر دواکەوتم لە VVN بووم خینە هەنجانیە بە دوامە لە میزەڵانە جوانە ئەو بۆ توێیە ئەڵا بابا سپاس لەسەر کۆ باوکە سەرکەوتی؟ بەڵێ خەندەجان ئەگا لە میزەڵانەکە بێ نەفڕێ بۆچیە فرێ؟ ئەی چۆن؟ ئەفرێ بۆ کوێ؟ بۆ ئاسمان وەکو
تێرە؟ تقريبا. ئەس بۆ وڵاتێکیکە لەوانەیە. ئازاد سۆران کاغەزی نردووە ئەها شکر سیاسیشی وەرگرتووە بەڕاستە؟ بەخوا ها نوخشەمان لێ بێ ئاخوا ئەمەشی نردوو بۆ خەندە AZC Delen, goedemiddag. Soran uit Irak? Oké, moment alsjeblieft. Soran from Iraq, telephone call. بەڵێ سەر چاو کاگەزە سیحەتە چۆنە؟ کاکە زۆرم پێ خۆش بوو بەڕاستی لە دڵەوە بۆ سیاسەکە. زۆر سپاس دەکەم کاکەجیان نوخشەتان لێبێ ئیشەڵڵا. مەمنونم کاکە هیچم نەکردو ڕۆحەکە من ئەی تخوا خەندە و دایشی لەچیان زۆر باشە شکر ئەلحەمدوللا ئاخراب نین نەبەس دێکەمان زۆر بچووکە تەنها غەریبە شەر ئێمەین بڕوا بکە بە شەرەف کاک سۆران کە لە دوورەوە دەرەکەین وەکو گای قەشەوەین کاکە جۆمێرێ ئەو بۆ هەمومان وایە نا تۆ سیاسی هەیە شکر ئینشەڵڵا بە هەوەسی خۆت شار و شوێن و خانووە هەڵەبژێری بەس دەرکەوی ها دەی ڕێز و سڵامەیە بۆ هەمویان مەمنونم کاکە گیان زۆر سپاس بۆ تەلەفۆنەکە و خوا لەگەڵ بێ بەخێر بێتەوە بابە بژی باوشی ئەزانی هەدیەم واتوە لە کاک سۆران ئێستا قسەم لەگەڵ کرد هەواڵێ پرسی باوکە خەندە گیان ئەی لەگەڵ مەکتەب لە چیایی بابە ئێستۆ نقوڵی زۆرم بۆ بکری باش خۆم بوو بۆی بێم بە ماڵەکانی سوفم بۆی یاریم لەگەڵکەم وەی بەسەر چاو تۆ بە نقوڵ دڵی خۆش بێ یەک دنیا بووە ڕۆناک سۆران زۆر سەلامی لێکردی تەلەفۆنە بۆ کرد؟ ها ئێستا قسەم لەگەڵ کرد ئەی چۆن بوو باش بوو وەڵڵا زۆر باش بوو زۆر هەواڵێ پرسی زۆر هەواڵی خەندەیە پرسی هەواڵی بەبەیجانێ پرسی بەڕاست ڕووناک زۆری ماوە لەوە ناچێ زۆری ما بێ ڕووناکیان واز لە بیرکردنەوە بێنە وا بزانە هەموو شتێ بەدڵی خۆمانە بێ ئەگەر واژ نەبێ تۆ بیر لە سیحەتی خۆم ناڵەکە بکەرەوە قەتوە بەتەنها نەبوو تۆ بەتەنها منە لەگەڵ من لە جێ هەموو کەس و کارتم تۆش لە جێ هەموو کەس و کارێنی ئێمە بەیەکەوە بەهێزین ڕووناکیان بەیانی زوو ئەچم بۆ کۆنەکە هەرچی پێویستیی بە بەیجان بێیکەڵەوە عەربانەشی بۆ کرد چی تریژەڵی بەسەر چاو باشەوە قوربان
Blijf van me af, man! Hey! Laat me met rust! Blijf af! Hey! Rustig, mama. Ja, dat komt toch wel. Ja. Wat is je naam? Azad Kader. Kader? Ja. Waar kom je vandaan? Where are you from? From Koerdistan. Koerdistan? Syrië, Turkije, Iran, Irak? Irak. Irak. Goed. Ik luister. Wat is er gebeurd? Ik wil spreken Koerdisch-Arabisch. Koerdisch-Arabisch translate. Tolk. Ja. Wacht even. Wait. Oké. Brengen, dan laat ik wel die diamanten aan mij brengen. Daar ja, papa boden had hoor. منیش نازانم ماڵەکە خەدوات ڕنگ نهاتوێتەوە. Maar ik wilde alleen maar vragen om mij een kleine dienst te bewijzen van vriend tot vriend. Dijkja, terug naar Hans Plein. Laat die بزانێ بابە لەکوێیە. پێویست ناکە ئێستا خۆیەتەوە لەوانەیە چوو بۆ بازار ئێستاش بۆ بەبەکە بکڕێ و تێچم عارەبانی بۆ کڕم باشە بە قوربان. Uitstekend, kom maar hier. Azrael, ik heb het gemaakt. Ik ben rijk. En om het te vieren mag jij... Wacht even. Ja, met Johan. Oké. Goed. Ja. Hey, heb jij daar ook een klein meisje gezien? Nee. ئیتر ئەوە ڕاستەکەی بوو بۆ ئیسپاتی ئەم قسەکانیشم ئەوە عینەکی کچەکەیە. Dat is de waarheid, zegt hij. Dat is ook de bril van het meisje. Die man in de kamer hiernaast. Is dat de juiste man? Opiawi, lojuri, audioe. Opiawi, katobasiki. کوورە نەکاکە جان ئەوەی چێکی ترە. Nee, dat is een andere man. Hoe zag die man eruit? Opiawi, shewitchobu. وڵا پیاوێکی کەتەی گەورە بوو قژی کورد بوو. Een grote man met kort haar. Wat voor kleren droeg die man? Opiawi, tjulubajeshi da barabu. بلوزێکی شین. Hij droeg een blauwe trui. Piet, luister. Ik heb net een aangifte binnengekregen. Van aanranding. Op precies hetzelfde tijdstip. Heb je het adres? Ja, die heb ik.
Kadir? Meneer Kadir? Ja. Het is voor elkaar hoor, u bent onschuldig. U mag naar huis. Huis? Ja. Mijn fiets. Fiets? Ja, daar. Oh, uw fiets staat nog in het bos. Geeft niks, ik breng u wel even. Kom maar. Hallo. Waar is mijn fiets? Was het hier? Ja, hier. Kom maar. Dan breng ik je toch naar huis. Stop, please. Alsjeblieft. Waarom? Ik klop. Ja, ik klop. Dat hoeft niet, ik breng je wel thuis. Ja, nee, ik klop. Dank u wel. Ik klop. Oké, ik begrijp het. Tot ziens. مانيش بخبير مكتوب. أزعج جان. بقرباني مو أدري ما تدوا. رونا جواز من بين الزور هناك. إيكوا باسكي لك. دواي بود جرمو آخ روناك داخي أم زمانة جارش مصر. تبع شوية. بقرباني. Dank u wel. Heel graag gedaan. Meneer Kadir, wij zijn erg blij dat u ons geholpen heeft. Met Cynthia gaat alles goed. Heel hartelijk bedankt. Graag gedaan. De beschrijving van de dader is op de radio geweest. Hij heeft een psychisch probleem. Psychisch? Ja. Ale ook koڕێکە پەلاماری کچەکەیانی یابوو نەخۆشی نەفسی و شتیوای هەیە. Gelukkig kwam Cynthia snel iemand tegen die de politie kon bellen. Ja. Anders was het voor u nog moeilijker geweest om de situatie uit te leggen. Ja, politie snel komt. Wat drinken? Koffie graag. Niemana. Thee? Ja, graag. Wat eet je vandaag? Nou, Sadi, dat is ons brood. Wil je proeven? Ja, graag. En lekker? Ja. Echt waar? Mag ik ook een beetje proeven? Ja hoor. Wil je ook proeven? Mama. Kan je het recept aan je moeder vragen? Ja hoor. Is dit de man? Ja, dat is de man. Loop maar even mee, ik heb iets voor u. Brigadier? Ja. We hebben een nieuwe fiets voor u. Voor mij? Yes, for you. Dank u wel. Alsjeblieft. Het bel thuis. En sorry voor het misverstand. Oh.
Hallo. Tot ziens. خەندیجان بۆ ناوساجی ئاردمان پێویستە، ئاومان پێویستە، خەمیرەمان پێویستە، خوێمان پێویستە، تامانەمان هەموو پێویستە. زۆر بە خێرین بێ هۆڵەندی بینویس. بە قوربانیم باشە دە بنووسە. بنووسە 1 کیلۆ ئارد. 1 کیلۆ ئارد. بە ئارد دەڵێن چی؟ بلوم. بلوم. 1 کەوچک خوێ. کەوچکی خوێ. دای باباتەوە. وەڵا ڕاستەکەی. وەڵا خۆ پاسکینێکی تازەشی پێیە. بەخێر بیتەوە. خۆش بڕۆناجان. ئەوە چێ پاسکی لە تازەیە؟ ئەوە لە پۆلیس وەرم کرد لە جاتی پاسیلەکەی کە دزرا بوو. بابا بڕێن تاقیکەینەوە. وەڵای حەزەکەم کچەکەم بەڵام تۆزە هیلاکەم بۆ وەختێککە باش. وەرە بە قوربان خەندێکیان چی ناوساجەکە تەواوکەین. وەرە ناوساجی؟ ڕووناکەوە ترشە. ڕاستەکەی ترشە. چەند جوانە. بەس بەرزە بەس. ئەوەش گەڵامێوە. گەڵامێوە. وڵا وایە. ماشەڵڵا چەند پێی گرتووە. بەس سێکە. خوا حەیف نییە ئەها و گەڵانە چۆن ڕزیون. ئەو ناتوانێت چەند گەڵایەکی لەکەینەوە. خوارم ناک. یابراکەکی گەڵامێویش خۆشە. بەس نا واز بێن ناتوانین لێکێنەوە. بۆ؟ وایە لێرە وایە لە خۆت و ناتوانین گەڵاوشن لێکێنەوە. ئەو شتانە لای خۆمان چەند ئاسانە. بەڵام موعد بێ ڕووناک هەر ئەوەی خانومان بۆ دەرچێت شەرت بێ لە باخەکانیەوە بۆ بڕێ. Azad! Wacht even! ئێستا خەندەیەتەوە بێ بچم نان حازرکەم. خۆشم زۆر هیلاکەم ئەمە بچم سەعادیش بکەم. چۆن ژوورەوە من زامەڵە چی هەنسەڵە چی؟ Een bericht van de politie. Je naam staat in de krant. Azad Kadir. Je hebt goed geholpen. Ze bedanken jou. Spas. Hans, ik? Een krant? Ja, hier. Dat kan niet. Hans, ik bang. Ik vluchteling, Hans. Azad, rustig. Dit krantje wordt maar door heel weinig mensen gelezen. Alleen maar hier in die kleine omgeving. Dus valt wel mee. Ja, Hans, ik bang. Oké, ik zal het jou voorlezen. Hier, loop maar even mee. Kom maar. Hallo. Hallo, mag ik met Ganda spelen? Ganda? Michelle, ik ben hier. Kom maar. I'm not a morning person, but I think this is the only way we're going to successfully find those proboscis, get a good look at them anyway. And that's why we started next early, so here we are. Good morning. Hola. Word je ook wat? Azad ya? Hola, Azad.
ڕسمی چێکی باوکە ڕستەکەم بۆ بەردە بچکۆلا بابا لە کوردستان ئەزانم کە پەرلەمانۆیە نا جارێ نازانم بابا حەزەکەی برام بێ یا خوش فەرق ناکات باوکە چە جوانە مهمەوەیە دایک سەلامەت بێ منیش بابا Ja? Je hebt een mooie gezonde zoon. Zoon. Ja, jij ook gefeliciteerd. Bravo. Ja, gewoon naar boven, ze wachten op jullie. هناك جان الحمد لله بالسلامتي نجاتي بو قرباني بو ويج كجوانا خوتوها ئەوە چی بە قوربان بوا بێت تاقەت بۆ بێتاقەتە کاتێک خەندەمان بوو هەموو کەس و کارم لە دەوەر بوو ڕوونا جان ئێستاش بە تەنها نیت بە قوربان ئەوە نی ئێمە هەموو لە دەورتین ئەوە من ئەوە خەندە ئەوە کاکە بچکۆن بەڕاست ڕووناک لە کێ چیە؟ لە تۆ چیە؟ من ئەزانم لە چێ لە کێ چێ؟ لە من بە قوربانی Oh. Hoe ga je je zoon noemen? De naam? De naam, ja. Hiwa. Waar? Wat betekent dat? Hoop. Hoop. Ja, dat is leuk, ja. Ik bel de huisarts even, dan kan hij straks langskomen. Ja? Dank u. Ja? Wauw! Ja, zo. Wat mooi. Hiwa, welkom in de buurt. Ja, zo doen we dat hier in de buurt. Als er een baby geboren is. Leuk. Leuk, hè? Siemste zwana. Baba, Hans rustig kindwa. Rast? Bedankt. is goed. Wat je mstrouw khanda? Baba, Anisrawa, Hiwa, Basir bin Manjaraka. Nou, leuk? Ja. Nou, mooi. Ey, توش يا براك بزانم. Baba, minna megan derim bu Kurdistan. شو؟ Bosta. بريف naar Koerdistan. Mooi. Awa. Wat شوف يا كردو بو بزانم. Baba, ama rasma derim bu Kurdistan. Şikabi bzan bra. Mooi. Wat staat er? Er staat naar Koerdistan, ik heb een bootje. Prachtig. Dan haal je wat. Koerdistan!
is een mooie naam. Ja. هبة اسم جميل. شكرا. نعم. شكرا. زاد او جماعتنا. هلو. هلو. باش انا توزع على ديزانيا. مرات. مرحبا. مرحبا. Yvette. Azad. Hallo. Hallo. Gefeliciteerd met uw zoon. Dank je. مبروك. شكرا. اكتبك انت انا لا والله ستوينا سرو حزين كسر اللي هي وابن استعتينا خوارو بيبينن. وش كتبك قال لي بها؟ Dat is een andere taal. قرأت الإنجيل؟ قريتها بس بصراحة ما دا أشوف فرق هواية بين الإنجيل والقرآن. Nee. Hij zegt dat hij niet veel verschil ziet tussen de Bijbel en de Koran. Maar het is toch anders. بصراحة أنا ما دا أشوف هالفرق هذا. يعني هي مثل الدم. الدم له لون واحد. لونه أحمر. هسه لو نجيب سكينة ونجرح ايدينا كليتنا يطلع دم المحتوى، بس لونه احمر، دمي احمر، دمك احمر، دمها ايضا احمر. شنو الفرق يعني؟ Hij zegt dat hij niet veel verschil ziet. En dat het net zoiets is als ons bloed. Als een van ons zich snijdt, ja, dan is het bloed rood. Zijn bloed is rood, mijn bloed is rood, jouw bloed, haar bloed is rood. Wij begrijpen wat u bedoelt. Bedankt voor uw gastvrijheid. Graag gedaan. Shukran. عفوا. Shukran. عفوا. Hallo. 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 Dag meneer Kadir, hoe gaat het? Alles goed? Goed. Fijn, fijn. Dank u. Hallo. Oh, hallo. Sorry. Wat vlees? Vlees? Ja. Ja, wat? Ja, dat is vlees. Ja, maar... Nee, dat is moe. Oh. Dank u. Meneer Zomer. Zoveel haartjes, hè? Ja. Leuk hoor. Zwaar voor Ja. mij. Hij slaapt op zijn lief. Ja, echt heel schattig. Mooi. Ja, ik heb een cadeautje voor de kleine meegebracht. Alsjeblieft. Dankjewel. Ja, graag gedaan. Hartstikke bedankt. Alsjeblieft, ga maar zitten. Nou, ik ben blij dat alles goed is gegaan met de bevalling. Ja. Voelt u nu wel goed? Ja. Ja. Oh, gelukkig maar. Ja, het lijkt me niet niks zo klein op de wereld. Nasa. Het is geen goed nieuws. U moet Nederland verlaten. Hey, Azad! Hallo, sorry. Hans.
niet goed nieuws. Oh, wacht even. Nederland verlaten. De vader van Ganda heeft gehoord dat hij met het hele gezin ons land moet verlaten. En dat betekent ook dat wij Ganda niet meer op school zullen zien. Waarom dan? Nou, als je in Nederland wilt wonen, maar je bent geen Nederlander, dan heb je een verblijfsvergunning nodig. En dat papier, die verblijfsvergunning, die heeft de vader van Ganda niet gekregen. Maar kunnen wij dan nog iets doen om Ganda te laten blijven? Ja, wij kunnen bijvoorbeeld een handtekeningenactie beginnen. Dat wij in ieder geval willen dat Ganda hier blijft. Azad, is het werkelijk waar dat jouw leven gevaar loopt als je terugkeert? Ja, ik en Irak dood. Ja, Azad heeft me dat een paar keer goed uitgelegd en als hij teruggaat is het definitief afgelopen. Wat kunnen we voor hem doen? Ik zal me verdiepen in de juridische zaak. Ik zal de gemeente vragen om jou door te betalen, zodat je in je huis kan blijven wonen. En Azad, wie is jouw advocaat? Ja, ik niet gezien de advocaat. Nou, neem maar contact op met Karin van Vluchtelingenwerk. Die heeft zijn hele dossier en die kan je alles haarfijn uitleggen. Je krijgt van mij zo een telefoonnummer. Maar als de politie komt en ze naar Schiphol brengt, zijn we mooi te laat. Ja. Ik heb het met de kinderen over een handtekeningenactie gehad. Want zij willen graag iets voor Ganda doen. Dat is dan een teken dat wij in ieder geval samen achter staan dat Azad hier blijft. Een officieel protest. Dat is een goed initiatief. Ja, en hoe kunnen we nou het beste de gemeente benaderen? Ik bedoel, 28 dagen. Ja, ze moeten in ieder geval in het land blijven. Ze hebben net een baby. Ja. Dat kan niet. 28 dagen. Dat is veel te kort. Ze hebben zo lang moeten wachten op een verblijfsvergunning. Nu eruit. Ik zal iets bedenken. Dat termijn is veel te kort. We moeten proberen dat termijn te verlengen. En dan is zo'n actie als een handtekeningactie een prima idee. En ik zal met de burgemeester gaan spreken. Hallo Hans. Brief. Oh, eens even kijken. Ja, oh, dit is een kopie van de brief die Willem naar het ministerie heeft gestuurd. Je weet wel, Willem, waar we laatst samen zijn geweest. Ja, jullie hoeven niet bang te zijn, maar je moet wachten. Wacht. Wait. Ja, 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 oké? Bedankt. Goed, ja. Oké. Wacht. Ja, goed. Oké. Wait. هناك تاكيم دل الراوتشي أخا ورقيك تاقا ورقيك شيء تو بدو ساحة تتشاوري ومعقولة ئازاد جان بەڕاستی من زۆر دڵم بەم خەڵکی دێخۆشە
چونکە بە تەواوەتی بەدڵ لەگەڵمانە بە تەواوەتی لە پشتمانەوە وایە وا بەڵام تۆ لەو باوەڕای ئەو ئیمزا کۆکردنەوەیە هیچ سوودێکی هەبێ من باوەڕم نییە ناچێ بە عەقڵ تەنها شتێکە بە چاکی ئەچێ بە عەقڵما ئەوەیە خوا نەخواستە بمانگەڕێنەوە مسۆگەر کوژراوین ڕاستی منی زۆرە ترسم ڕۆناک ئێمە شانسمان نییە هەر لە ئەوڵ شانسمان نەبووە شانسمان هەبوایە وەکو ئەو هەموو خەڵکە ئێمەش سیاسیمان بۆ دەرەچوو نە شانسمان لە مەحامی وەرگرتووە نە شانسمان لە مۆزەف نە شانسیش لە متەج لە هیچیانە شانسمان نەبووە هەر کەسیان بەهۆسی خۆی نووسیوێت و تەرجەمەی کردووە لە هەمووی خراپتریش ئەوەیە مەحامی بێ ئەوەی بوو بینەی سەنافە بۆکە ئێ باشە من تا ئێستا دەموچای مەحامەکەی خۆمم نەدیوە دوو قسەم لەگەڵ نەکردو گوێی لێ نەگرتوم چۆن ئیستئنافم بۆ ئەەکەیت و بۆی کردوم نازانم ئەخر بەڕاستی ناچێ بە عەقڵە باشەقی ناکە ئێمە بێ تاکەی چاوەڕێ بکەین لەو باوەڕام ئەیوب بەقە ئێمە چاوەڕێ نەکرد و تەحملی نەکردێ ئەو بۆ پێغەمبەر ئێمەژەوە تا دێڕین لە وڵاتێکی غەریبە تا ئێستا ئیقامەیەک چێنیمانە تەنها شتێک هەمان بێ بیرکەرەوە نانەخۆی بیرەکەیتەوە ئەنووی بیرەکەیتەوە دانشی بیرەکەیتەوە خۆ دەشۆی بیرەکەیتەوە هەر بیرەکەیتەوە هەر بیرە خەریکە شێ دەبم ڕووناک ئازادیان بە قوربان ئەوە بیر مەکەرەوە ئەی باش هەنسی دراوسێمان نییە و برادەرێکی لەو مەزرعەیە ئیژەکە ئەتوانی تۆ بچیتە ئەوێ لەوێ بەخۆ کات بەسەربەری باش کەم تۆزێ مەشغوڵیش بی وڵای خۆ ڕاست دەکەی ڕووناک هەر بیریشم نەبوو بەیانیش موعیدم لەگەڵیا هەیە دەی بەش کۆمە خوایە سەر بگرێ هیچ نەبێت تۆزێ مەشغوڵ بم مەشغوڵ Stop! Achteruit! Azad! Go! Azad, koffie of thee? Oh, Azad! Tja, tja! Ja. چی لەوە چێمڕۆ نەچی بۆ مەزرعەکە ئەی بە قوربان ئەمڕۆ شەمەیە شەمان ئیش ناکەنەوە ڕووناک دوێنێ ئێوارەی لاگوم نەمتوانی بۆ بجێڕمەوە بڕوات هەبێ مەزرعەی وا جوانم نەدیوە گەورەیە هەر زۆر گەورەیە هەتا چاو بڕکە ئەمە سەوزاییە اینجا مەکینەیەکیان دانا بۆ دیان گڕۆسەری شتەکە مەکینێکی زۆر گەورە بوو شتم بەکار نەبوو زۆر ئاسان بەس زۆر بەسیط بوو ماشەڵڵا ڕووناک ئەو هەموو مەڕماڵاتە کابرا ئەمە نامەی وەزارەتە هانس!
Assad, wat is er aan de hand? Hans, een brief. Alsjeblieft open. Ja, oké. Hey, goed nieuws. Ja? Jullie mogen voorlopig blijven. De toestand in Irak is nog niet stabiel. Hey, gefeliciteerd. Hey, ik ga iedereen bellen. Hey, ik bel iedereen op. Oké. Zeg Azad, jouw tuin is klein. Weet je wat? Doe het bij mij in de tuin. Ik heb een mooie tuin, geef een tuinfeest. Afgesproken. Hey! Ja. Hallo, buurman. Hallo. Nou, ik ben heel benieuwd wat wij vanavond gaan eten. Wat heb je gezegd? Hoe heet het? Japrag. Japrag. Ja. Nou, het klinkt lekker. Ik ben heel benieuwd. Ik hoop jij vindt het lekker, Japrag. Ja, ik probeer het gewoon, hè. Hey, dag buurman. Hey, Safia. Hallo. Hey. Hallo. Hallo. Oh, Iwa. Hey. Hallo. Hans, dat is nou Japrag. Ja, je mag proeven. Nou, ik kan nog wel even wachten, natuurlijk. Nee. Eentje. Oh, ja, oké. Wie is dat? Mijn vriend, Soran. Uit Koerdistan? Ja. Heb jij een verblijfsvergunning? Ja, heb ik status. Hallo, ik ben Hans, de buurman van Azad. Ja, gedaan. Leuk. Hey, welkom. Ja, joh. Wil je wat drinken? Hallo. Hi. Hallo. Hallo. Sorry mensen. Alsjeblieft komen. Ronak. Goeie mensen. Wij willen jullie allemaal bedanken voor jullie hulp. En dat wij voorlopig bij jullie kunnen verblijven. En wij hopen dat jullie ook ons Koerdische Japrag lekker vinden. En alsjeblieft. Oh. Azad, ik denk dat ik wel namens ons allemaal kan spreken. Wij vinden het allemaal heel erg fijn dat jij en je gezin hier mogen blijven. Weliswaar voorlopig. Ik zou zeggen, laten we erop proosten. Ja. Kijk. Nee, sap. Oh, momentje alsjeblieft. Ik heb nog iets zeer speciaals voor jou. Ja? Momentje, ik ben zo terug. Ik weet niet. Oh, kijk nou daar. Hé, kom daar, kom.
Dan gaan we iedereen vragen of ze er een handtekening op willen zetten. Ja. Goed? Ja. Nou, willen jullie? Hier, alsjeblieft. Willem. Ja, hele mooie. En juf, jij ook heel mooi schrijven, hè? Nou, oké. Hey. Ja, dat is een mooie kleur. Ja, oké. Hey, zo. Oké, je vriend voor jou. Ah ja. Hey, en de buurman, ja. Zo. Ja. Ja. Kom, Ganda. Waar sturen wij deze naartoe? Naar Kurdistan. Goed zo. Hier, hou vast. 3,